بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی خۆشەویست لە بەرنامەی پەیامی ڕۆژ بەیانیەکی پڕ لە خۆشی و ئاسوودەی بۆ ئێوە خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە خزمەتی عزیز و خۆشەویست گەشتینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد. زۆر سپاس ڕێز. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ. بڕگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژیان ڕۆمان بەم شێوازە دەبێت. تەوەری یەکەممان قسەکردنە لەسەر گرفتاکانی کەرتی تەندروستی بە تایبەتی لە گەرمیان کە میوانێکی تایبەتمان لە کەلارەوە دەبێت و قسە و گفتوگۆ لەسەر گرفتەکانی کەرتی تەندروستی لە گەرمیان دەکەین. تەوەری دووەممان قسە لەسەر چارەسەرە پزیشکیەکان دەکەین لەناو گۆڕەپانە وەرزشیەکاندا کە پزیشکێکی تایبەتی وەرزشیمان دەبێت و لێرە قسە و گفتوگۆ لەسەر ئەمە دەکەین. هەروەها تەوەری سێمی بەرنامەکەشمان ڕۆژانە یاخۆتیش نەبێ هەفتانە هەواڵەکانی دەستگیرکردنی باندی مادەهۆشبەرەکان لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان گوێبیستیان دەبین. بۆیە تەوەری سێمان تەرخان کردووە لەسەرەوەی چۆن ڕوبەڕووی مادەهۆشبەرەکان ببینەوە لە هەرێمی کوردستاندا کە تا دێت ڕێژەکەی زیاتر دەبێت. لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت ئەمڕۆ خزمەتتان دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. وەکەمیشە بڕگەی یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ پێشبینی کەشوهای شار و شارچەکانی هەرێمی کوردستانە با پێکەوە بینێری بین. پێکەوە دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان و ئاشنا دەبین بە نرخی دراوەکانی ئەمڕۆ. بۆ ئاشنابوون بەو ڕوودا و مێژووە گرنگانەی کە لە ڕابردوودا ڕوویان داوە ڕۆژانە بینەری بەرنامەی پەیامی ڕۆژ بڕگەی یادەوەری بین. با ئێستش پێکەوە بینەری ئەو بڕگەیە بین بزانین لە ڕابردوودا چی ڕوویداوە کە بە تایبەتی بۆ ئەمەی گەلی کورد جێگەی گرنگ و بایەخە. چواری دوانزەی ساڵی 1930 کۆچی دوایی عاریف و فەیلاسۆف و شاعری گەورەی جیهانی و فارس عومەری خیام لە شاری نەیشابووری ئێران. عومەری خیام بە یەکێک لە کاریگەرترین و قوڵترین فەیلاسۆف و شاعرانی سەردەمی خۆی دادەنرێت و تا ئێستاش کاریگەری ما و چوارینەکانی عومەری خیام بە کاریگەرترین چوارینە دادەنرێت و بۆ زۆربەی زمانانی زیندوی دنیا وەرگێڕدراون و لەلایەن مامۆستا هەژار و شێخ سەلامەوە بە دوو شێوازی جیاواز کراون بە کوردی. چواری دوانزەی ساڵی 1996 شەهیدکردنی زانا و قورئان خوێن و شاعیر و نووسەری ئیسلامی کورد
جەنابی مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی بە شێوەیەکی تەمومژاوی و نادیار و لە تەمەنی 63 ساڵیدا. جەنابی مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی یەکێک بوو لە زانە بەرجەستە و کاریگەرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە قورئان خوێندندا دەنگێکی زۆر کاریگەر و بەهەستی هەبوو و لە میهرەجانێکی قورئان خوێندنی نێودەوڵەتیدا چەند ڕۆژێک لەگەڵ قورئان خوێنی بەناوبانگ عەبدولباسەت عەبدولسەمەددا بووە و لە نامەیەکیشیدا بۆ ناوبراو کوردبوونی عەبدولباسەت عەبدولسەمەد دەسەلمێنێت. مامۆستای ڕەبیعی لەگەڵەوەی کە زانە و وتاربێژ و قورئان خوێنێکی گەورە بووە، لە هەمان کاتیشدا شاعیرێکی بەهەست و خاوەن پەیام بووە بۆ خۆشەویستی خودا و ئیسلام و نەتەوەکەی. جەنابی مامۆستای ڕەبیعی ساڵی 1311 هەتاوی لە گوندی دەریزە نزیک شاری دیواندەرە هاتووەتە دنیاوە. ماوەی 20 ساڵ وتارخوێنی مزگەوتی سونیەکانی شاری کرماشان بووە. مامۆستای ڕەبیعی کاتێک زانی میلەتی کورد و زمانەکەی لەلایەن نەیارانی کوردەوە پاکتاو دەکرێ و بەرەوتیاچوون دەبرێت، لەسەر مینبەری مزگەوتەکەی فێربوون و پارێزگاری لە زمانی کوردی کردە واجبێکی شەرعی ئیسلامی و فەرمووی فێربوونی زمانی کوردی و پاراستنی وەکو ئەرکێکی شەرعی واجبە و پێویستە هەمومان لە هەوڵی پاراستنی کەلتور و ڕەسەنایەتی خۆماندا بین. بۆیە هەمیشە ئامادەی ئەو وەفد و کۆبوونەوانش دەبوو کە بۆ سەندنی مافەکانی کورد لەگەڵ سەرانی ئێراندا ساز دەکران. 4/12 ساڵی 2005 دادگای لاهەی نێودەوڵەتی سزای 15 ساڵ زیندانیکردنی بۆ فرانس ڤان ئەنرادی هاوڵاتی هۆڵەندی دەرکرد کە تێوەگلا بوو بە فرۆشتنی چەکی کیمیاوی کۆکش بە حکوومەتی لە ناوچووی عێراق کە ئەویش ساڵی 1970 لە پرۆسی ئەنفال و کیمیاباراندا بەرامبەر بە میلەتی کوردی بەکاری هێنابوو. 4/12 ساڵی 2007 تیرۆرکردنی عەلی عەبدوڵڵا ساڵحی سەرۆکی شەشەم یەمەن لەلایەن شۆڕژگێڕان و ڕاپەڕیوانی وڵاتەکەیەوە. پاژەوەی کە 34 ساڵ سەرۆکی ئەو وڵاتە بوو، گەندەڵی و ستەمەکانی گەیشتە لووتکە و ساڵی 2012 ناچار بە دەست لە کارکێشانەوەیان کرد و دوای 5 ساڵ لە واسێنانی لەلایەن کۆمەڵێک چەکداری حوسیەکانەوە کە پێشتر هاوپەیمانی خۆی بوون کوژرا. عەلی عەبدوڵڵا ساڵح ساڵی 1947 لە شاری سەنعای پایتەختی یەمەن لەدایک بووە و ساڵی 1978 بووەتە سەرۆکی ئەو وڵاتە. دیارە ناوچەکانی گەرمیان بە تایبەتی کەلار بەدەست گرفتەکە خزمەت گوزاریەکانەوە دەناڵێنێت لە کاتێکدا دەزانین ئەو ناوچەیە خاوەنی سامانێکی سروشتی زۆرە و بە تایبەتیش لە بەرامبەردا دەبینین کە دۆخی ڕێگاوبانەکانیان چۆنە و کەم ڕۆژ هەیە کە گوێبیستی ڕووداوەکانی هاتوچە و گیان لەدەستدان و قوربانیدان لەو ڕێگەیەدا نەبینەوە. بەڵام دەبینین دوجار زۆرجار لە ڕێگەی نێوان کەلار بۆ سلێمانی بریندارانی ڕێگەکانی هاتوچۆ دەبنە قوربانی و گیان لەدەست دەدەن. بۆ قسەکردن لەسەرەوەی کە گرفتەکانی کردی تەندروستی بە تایبەتی لە گەرمیان چین میوانێکی تایبەتمانەیە ئەگەرچی گرفتی دیکە لە کەرتەکانی دیکەدا هەیە، بەڵام لەم بەرنامە و لەم ڕێگەی بەرنامەیەدا تایبەت قسە لەسەر گرفتەکانی کردی تەندروستی لە گەرمیان دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک ئەحمەد حەمید ڕۆژنامەنووس و سەرپەرشتیاری پرۆژەی یەکەی چاودێری حکوومەتی خۆجێی گەرمیان. کاک ئەحمەد زۆر سڵاوی خوا لێبێ، زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بێمەت بەخشی ئەگەر لێەوە دەست پێ بکەین لە ئێستادا گرفتەکانی کردی تەندروستی لە گەرمیان چین. بەڵە سڵاو بۆیەوە و سڵاو بۆ بینەران و بیسەرانتان. دیارە لە کەرتی تەندروستیدا لە گەرمیان کۆمەڵێک کێشە و گرفتی زۆرمان هەیە، وەکو لە ماوەی پێشودا دەبینین لە گەرمیانە هەڵمەتێکی چڕدەستی پێکردەوە بۆ ئەوەی کە کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی لە گەرمیان چارەسەر بکرێت. زۆرتر فۆکس خراوەتە سەر نەخۆشخانەی فریاکەوتن لە کەلار، بەڵام دیارە نەخۆشخانەی فریاکەوتن لە کەلار یەکێکە لە گرفتەکانی تەندروستی لە گەرمیان و کۆمەڵێکی زۆر کێشە و گرفت هەیە لە کەرتی تەندروستیە کە ئەتوانم بڵێم هەمووی وابەستە و پەیوەستکراوی یەکترن و بە چارەسەرکردنی یەکدانیان کێشە و گرفتەکانی لە گەرمیان چارەسەر ناکرێت. ئەتوانم بڵێم بە شێوەیەکی بازنەیی ئەو کێشە و گرفتانە لە سنووری گەرمیاندا بە دەوری یەکدا دەسوڕێنەوە، هەمویان پێویستیان بە پرۆژەیەکی تەواوکاریە بۆ ئەوەی سنووری گەرمیان کە ئێستا ژمارەی دانیشتوانەکەی سەروی 600,000 کەسە جگە لەوەی کە لۆدێکی زۆری ناوچە جێناکۆکەکانیشی لەسەر و هاوڵاتیان نێو ناوچانەش سەردانی گەرمیانەکەن بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتە تەندروستیەکانیان. ئەمە ژوای کردووە زۆرتر لۆد لەسەر
ناوچەی گەرمیان دروست بێت جگەلەوەی کە گەرمیان هێڵی تەماسە لەگەڵ ناوچە دابڕاوەکان و لەگەڵ ناوچانەی کە تاوەکو ئێستا داعشتەیدا چالاکە و بە بەردەوامی پەلاماری هێزە ئەمنیەکانە درێوە جگەلەوەی گەرمیان خاوەنی ڕێگاوبانێکی خراپ و بە بەردەوامی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنوورەکەدا ڕوەدەن ئەمانە هەمووی وای کردووە لۆدێکی زۆر لەسەر تەندروستی لە گەرمیانە هەبێ بەبێ ئەوەی هیچ هەوڵێک هەبێ بۆ چارەسەرکردنی و بەبێ ئەوەی تاوەکو ئێستا چارەسەری ئەو دۆخە کرابێ. ئاستی پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان لە گەرمیان چە لە کەرتی تایبەت بیا کەرتی حکومی لە چه ئاستێکدایە؟ خۆی ڕەنگە قورسە پۆلێنی بکەن بۆی کە ڕێژەیەکی سەدی بۆ دابنێن بڵێن لەو ئاستەدایە، بەڵام کێشە و گرفتی زۆر لە کەرتی تەندروستیە هەیە. بۆ نمونە ئێمە هەگەر لە ڕووی کوالێتی بیناوە سیر بکەین، بینای نەخۆشخانەکانی گەرمیان سەرجەمیان بینای کۆنن. یەک نەخۆشخانەی سەد قەرەوێڵی بڕیار بوو لە گەرمیان دروست بکرێت لە ساڵی 2013 بەردی بناغی دانراوە، بەڵام دواتر کارەکانی ڕاگیرا و تاوەکو ئێستا تەواو نەکراوە و ئەو پزیشکانی کە لە گەرمیان هەن پزیشکانی پسپۆر ژمارەکەیان لەگەڵ ژمارەی دانیشتوانی گەرمیاندا زۆر کەمە و ناگونجێ و تاوەکو ئێستا پێداویستەکانی سنوورەکەی پڕ نەکردوێتەوە. ژمارەی پزیشکی نیشتەجێی خولا و نیشتەجێی دێرین کە بە مقیم و مقیم عەقدەم ناوە برێنە ناو خەڵکە ژمارەیەکی زۆر کەمە نەتوانراوە کە پێویستەکانی ناوچەکەی پێ بگرێتەوە. قەزای کفری کە یەکێکە لە قەزاکانی سنووری ئیدارەی گەرمیان لە ڕووی ڕۆژی تەندروستیەوە زۆر لە کەلار خراپترە لە کاتێک داویژە قەزایەکە هاوشەوەی قەزای کەلار و لە مەڵبەندە 24 کات ژمێرەکان کە دەبوو بە پێی سیستەمی کارگەڕی و ئیداریە و مەڵبەندانە 24 کات ژمێری بن لە سنووری گەرمیانە مەڵبەندەکان زۆر خراپن، پێداویستەکانە نەوەکو پێویست نییە و لەگەڵەوە شاو بن کە تەندروستیانەی کە لە گوندەکاندا دانراوە ئەوانیش نەیانتوانین خزمەتکەن بە پێی ئەو هەیکەلە ئیدارەیە کە بۆی دانراوە کێشە و گرفتی زۆریان هەیە. ئەمانە هەمووی کێشە و گرفتن، ینی بە دەوری یەکتر ئێمە گەر باس لەوە بکەین کە ئەگەر نەخۆشخانەی ڕاوێژکاری لە کەلار بە نمونە وەربگرین ڕۆژانە هاوڵاتیەکی زۆر سەردانی ئەو پزیشکە پسپۆڕاناکە کە بە ماوەی 2 کاتژمێر بۆ 2 کاتژمێر و نیو لە نەخۆشخانەکە دانیشتن و نەخۆشە بینن، خەرەباڵغێکی زۆرە بینرێ، جێگەی نەخۆشخانەکە خراپە. ئەمە وای کردووە کە لۆت لەسەر نەخۆشخانەی فریاکەوتنیش دروست بێت کە لە کاتێکدا خۆی کێشە و گرفتی دیکەی هەیە. ئێمە پێویستمان بۆیە لە سنووری گەرمیاندا چەند مەڵبەندێکی 24 کاتژمێریمانە بێت کە پزیشکی تێدا دابنیشێ بۆ ئەوەی بتوانین بتمانە بۆ مەڵبەندەکان بگەڕێنینەوە و هاوڵاتیان پێشەوەی سەردانی پزیشکی پسپۆرکەن بڕۆنە مەڵبەندەکان لە مەڵبەندە 24 کاتژمێرەکانەوە لێەوە بنێردرێنە لای پزیشکی پسپۆر بۆ ئەوەی نەخۆشخانە ڕاوێژکاریەکانیش لۆت لەسەریان کەم بێتەوە، لۆت لەسەر نەخۆشخانەی فریاکەوتن کەم بێتەوە. بەڵام ئەمانە هەمووی نەکراوە و ئەم گرفتانە هەمووی کەڵاکە بۆ لەسەر یەک و وای کردووە کە کێشە و گرفتی زۆر بۆ کەرتی تەندروستی لە گەرمیاندا دروست بێت. زۆر باشە. دوو جۆر ڕووداو هەن لە ناوچەکەدا زوو گوێبیستیان دەبین. یەکیان ڕووداوی هاتوچۆی ئەوی دیکەشیان زۆر جار پەلامەڕەکانی داعش یاخود گروپەکانی دیکەیە بۆ سەرگیانی پێشمەرگە و ئاسایش لەوێ. لەم دوو جۆر ڕووداوەدا هەمیشە حاڵەتەکانی فریاگوزاری زۆرترن. ئایا ئەجۆر پێشکەشکردنی جۆرە خزمەتگوزاریەکان لە ناو کەرتی تەندروستی تا چەند لەم جۆرە حاڵەتانەدا دەتوانێت فریاد ڕەز بێ بۆی کە پێویست بەوە نەکا کە کەسێک کە بریندارە بیانی بیگەێنە سلێمانی و لە ڕێگەدا ڕەنگە زۆر جارگیان لەدەست بدات. بەڵێ ئێمە لە یەکەی چاودێری لە حکوومەتی خۆجەیی گەرمیان پرۆژەیەکمانەی ماوەی 2 ساڵە بەدەداچوون بۆ کردی تەندروستی پەروەردەکەینەوە وای کردووە کە هەموو کێشە و گرفتەکانمان لە ماوەی ئەو 2 ساڵەیە بەشێکی زۆری ماخستۆتە ڕۆگەر بڵێم هەمووشی ماخستۆتە ڕوو ڕەنگە درێغیم نەکرد بێ، بەڵام ئەم راپۆرتەی کە ئیبینی ئەمە باس لە گرفتی نەکردنەوەی بەشی بوژانەوەی دڵ و چاودێری ورد و مناڵی نەبەکامەکە لە سنووری گەرمیان کە لە مانگی ئابی ساڵی 2018 دراوە بەسەر جەملایەنە پەیوەندیدارەکان لە سنووری گەرمیاندا کە یەکێکە لەو سێ بەشەی لە سنووری گەرمیاندا زۆر گرنگ و پێویستن بەوەی کە لە حاڵەتە زۆر پێویستەکاندا دەبێ ئەم بەشانە لێرە هەبن و کارابن، بەڵام بەهۆی نەبوونی پزیشکی پسپۆڕوار، بەهۆی نەبوونی پزیشکی نیشتەجێی دێری و نیشتەجێی خولا و کارمەندی تەندروستیەوە ئەم سێ بەشە تاوەکو ئێستا لە گەرمیان نەکراوەتەوە لە کاتێکدا کە سەرجەم ئامێرەکانی دابین کراوە و پێویستەکانی دابین کراوە. ئەم نەبوونی ئەم سێ بەشە کە تۆ لە نەخۆشخانەکانی فریاکەوتن لە کاتێکدا پزیشکی پسپۆڕی وردەکانت نەبێ و شوێنی چاودێریکردنی وردت نەبێ، پزیشکی نیشتە
بوتەجێی دێرینی دەمێ بۆ چاودێریکردنی نەخۆش بە دڵنیاییەوە دەبێت نەخۆشە ڕاستەخۆ ڕەوانەی و نەخۆشخانانەی دیکە بکرێت دیارە لە سنوورەکەشدا نەخۆشخانەیەکی پێشکەوتی لەو جۆرەمان نییە چ لە کەرتی تایبەت و چ لە کەرتی حکومی بۆیە بە ناچاری ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانیە کرێ بۆ ڕێگاوبانەی کە خۆی بە ڕێگەی مەرگ ناسراوە ینی تۆ کەسێکە لە ڕێگەی مەرگدای بە ڕێگەی مەرگداینەری بۆ سلێمانی کە ئەمە بۆتە هۆیەوەی کە هاوڵاتیان بە تەواوی لەم دۆخەنی گەران بن و تاوەکو ئێستا لەلایەنە ئیدارەکان لە گەرمیان چوو بەڕێبەرەی تەندروستی گەرمانە هەوڵانەی کە داویانە تاوەکو ئێستا نەتوانراوە و کێشە و گرفتە چارەسەر بکرێ و ئەو سێ بەشە کە یەکێکە لە گرفتە سەرەکیەکان لە سنووری گەرمیاندا بۆەوەی تا ڕادەیەک متوانەی هاوڵاتیان بگەڕێتەوە بۆ کەرتی تەندروستی. زۆر باشە کاک ئەحمەد ئەگەر گوێت لێمە دیارە گەرمیان بەو هەموو قوربانیەی کە لە ڕابردوودا بە تایبەتی لە پرۆسەی بەدناوی ئەنفالدا داویەتی و لە ئێستاشدا کە خاوەنی سامانێکی سروشتی زۆر و بیرەنەوتێکی زۆرە وەک ڕوون و ئاشکرایە کە چەندین بلۆکی نەوتی لە گەرمیاندا بوونی هەیە بۆچی دەبێت پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان لە ناوچەیەدا ئێستا بەم شێوازە بێت کە تەنانەت هاوڵاتیان دەنگی ناڕزایی خۆیانیان تێدا بەرز کردوێتەوە؟ بەڵێ لە ڕاستیە ئەم کێشە و گرفتانەی کە من ئێستا باسی یەکەم ئەمە کێشە و گرفتێکی نوێ نییە لە گەرمیانە ئەم کێشە و گرفتانە کێشە و گرفتی کۆنن و لە کۆنەوە هەیە تقریبان لە ساڵی 2006 و 2007ەوە تاوەکو ئێستا هاوڵاتیانی گەرمیان داوایکردنەوەی نەخۆشخانەیە و دابینکردنی پزیشکی پسپۆڕ و خزمەتگوزاری تەندروستیەکانەکەن لە سنوورەکە بەڵام تاوەکو ئێستا دابین نەکراوە بەیانیان ئێمە کێشەی دووسێ ڕۆژی پێشوو نییە و کێشەی مانگ و دوومانگی پێشوو نییە ئەم کێشەی کەڵەکەبووی ساڵانی ڕابردووە و تاوەکو ئێستا نەتوانراوە خزمەتگوزاری پێویست بۆ کەلار بکرێ و نەخۆشخانەی کە بە نەخۆشخانەی کەلار ناوە برێ و یەکێکە لە بڕبڕە سەرەکیەکانی کەرتی تەندروستی لە گەرمیاندا خۆی بینای نەخۆشخانەکە هی ساڵانی هەفتاکانە دروستکراوە یان ئێمە خۆی شایەدیەوە دەکە ئەو پێدا ینی ئەو خزمەتگوزارانی لە کەرتی تەندروستی لە گەرمیانە پێشکەشەکرێ تاوەکو ئێستا ئابدەیت و نوێبوونەوەی بەخۆیەوە نەبینیوە و لایەنە پەیوەندیدارەکان لە ساڵانی پێشوودا هەر لە کابینێک لە دواییەکانی پێشوە تاوەکو ئێستا کەم تەرخەم بوون لە گەیاندنی خزمەتگوزاری بە خزمەتگوزارە تەندروستیەکان بە سنووری گەرمیان بەداخەوە و لە ئێستاشدا ئەو هەڵمەتانەی لەلایەن ڕۆژنامەنووسان و چالاکوانان و هاوڵاتیان و لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە سنووری گەرمیان دەستی پێکردو و تاوەکو ئێستا ئومێدێک هەیە بەوەی کە هەوڵێک بدرێت وەکو لە کۆبنەوەی پێشووی چەند ڕۆژی پێشووی جێگری سەرۆکی حکوومەتە لە گەرمیان لەگەڵ لایەنە تەندروستیەکان بەڕێوەبەری تەندروستی گەرمیان ڕاگەڕایەکی بڵاو کردێتەوە باس لەواکە کە کۆمەڵێک ڕێوشوێنە گیرێتە بەر بەبێەوەی ئاماژە بەوە بکات کە چ ڕێوشوێنێکە گیرێتە بەر بۆ چاکردنی دۆخی تەندروستی لە گەرمیاندا خۆی دووبارە جێگەی پرسیارە لەلایەن هاوڵاتیانەوە. کاک ئەحمەد ئێوە بۆ پرۆژەیە کە هەتانە و دیارە سەرپەرشتیاری پرۆژەی چاودێریکردنی حکوومەتی خۆجێیی گەرمیانن تا چەندە با ینی زانیاریتان لەسەر ناوەڕۆکی و کۆبوونەوە هەیە و ڕێکارانەی کە دەگیرێتە بەر بۆ چاکردنی کەرتی تەندروستی لە ناوچەکەدا چی و چین؟ بەڵێ بەپێی ئەو زانیاریانەی دراوە بە ئێمە لە کۆبوونەوەکەی کە نێوانی جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و کەرتی تەندروستی بەڕێوەبەری تەندروستی گەرمیان و ئەو کێشە و گرفتانەی کە لە پێشوە لە سنوورەکە هەبووە چ لەلایەن ڕۆژنامەنووسان و چ لەلایەن یەکەکەی ئێمە و چ لەلایەن هاوڵاتیانەوە باسی لێوە کراوە پێشکەش بە جێگری سەرۆکی حکوومەت و بە لایەنە پەیوەندیدارەکان کراوە جێگری سەرۆکی حکوومەت بەڵێنی ئەوەی داوە کە لەگەڵ وەزارەتی تەندروستی و لە ئەنجومەنی وەزیران کێشەکان باس بکات و لە هەروەک لە کۆبوونەوەکەدا کە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئامادەی بووە باسییان لەوە کردووە کە ئەو کێشە و گرفتانەی قورس نین و پێویستی بە چارەسەری سەرەکی و هەنووکەی هەیە بڕیاریان لێ بدرێت چارەسەر بکرێن بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی وەکو هاوڵاتیان چاوەڕێی دەرەنجامی کۆبوونەوەکەکەن چونکە وەکو پێشتر ئاماژەم پێکرێمە لە ساڵی 2007 تاوەکو ئێستا داوای چاکردنی کەرتی تەندروستی لە گەرمیان ئەکرێ و تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە بۆیە ئێمە چاوەڕێی هەنگاوی کرداریەکەین. ئەگەر بکرێ قسەیەک لەسەر و پرۆژەیەتان بکەن کە چاودێری حکوومەتە خۆجێیەکە دەکەن ئایا ئەو چاودێریکردنی ئێوە چۆنە ولا ڕابردووشدا چەندە کارتان لەسەرەوە کردووە کە بە نووسراوی فەرمی بە شێوازی و ڕێگاکە فەرمیەکان کەم و کورتیەکانی ناوچەکەتان بگەێنە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان؟
بەڵێ ئێمە لە یەکەی چاودێری حکوومەتی خۆجەیی گەرمیان کە پێشتر تایبەت بوو بە چاودێریکردنی دۆخی تەندروستی دۆخی پەروەردە لە سنووری گەرمیان بە تایبەتی جگە لەوەی کە چاودێری کەرتەکانی دیکەمانە کرد بەڵام راپۆرتەکانمان لەبارەی ئەو دوو کەرتەوە بوو و لە هەر کەرتێکدا 24 راپۆرتمان ئامادە کردووە لە کەرتی تەندروستی و 24 راپۆرتی بنکۆڵکاریش لە کەرتی تەندروستی بە هەمان شێوە سەرجەم راپۆرتەکان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانمان کردووە ئێمە لەو بەدەداچوونانەی کە کردومانە هەر مانگە و گرفتێکی دیاریکراومان دەستنیشان کردو کارمان لەسەر کردووە و لە 24 راپۆرتی تەندروستی و 24 راپۆرتی پەروەردە پێش ئەم کابینە نوێیە بە نووسرای فەرمی لە ڕێگەی پەرلەمانتاران و پەرلەمانەوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکان کراوە هەروەک لە سنووری گەرمیانە راپۆرتەکانمان ئاراستەی ئیدارەی گەرمیان و لایەنە پەیوەندیدارەکانی قایمقامێت بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان و بە ڕێبەرایەتی گشتی پەروەردەی گەرمیان و لە نەخۆشخانەکان و تەنانەت لەگەڵ بەڕێبەری قوتابخانە و بەڕێبەری نەخۆشخانە و لەگەڵ هەموو ئەو کەسانی کە پێویست بێ بۆ چارەسەرکردنی دۆخی تەندروستی پەروەردەی ئێمە کۆبوونەوەمان لەگەڵیان ناکردووە باسی راپۆرتە و باسی کێشە و گرفتەکانمان لەگەڵیان ناکردووە من ناشارمەوە بەشێک لەو کێشە و گرفتانەی کە لە راپۆرتەکاندا باس کراون ئەوەی لە دەسەڵاتی لایەنی ئیداری سنوورەکە هەبێ بەشێکی کە چارەسەر کراوە کە ناتوانم بڵێم ینی کاری زۆر گەورن بەڵام ئەوەی دیکەیان ئەوان باسییان لەوە کردو کە لە دەسەڵاتی ئەوانانەیە و بڕیاری ئەنجومەنی وەزیرانی پێویستە بۆیە ئێمە راپۆرتەکانمان لە ڕێگەی پەرلەمانەوە بە نووسرای فەرمی پەرلەمان ئاراستەی وەزارەتە پەیوەندیدارەکان کردووە و ئێمە لێکەکەمان بەردەوام و لێسەدا بەردەوامی لێوەدەداچوونکردن بۆ دوو کەرتە و ئەو کێشە و گرفتانەشی لە کەرتی تەندروستی و بەتایبەتی و لە کەرتی پەروەردەشدا هەیە کێشە و گرفتی یەک دوو ڕۆژی پێشوو مانگی پێشوو نییە وەکو ئاماژەم پێکرد کە بتوانین بە هەفتەیەک و بە 10 ڕۆژ چارەسەری بکەن پێویستی بەکاری جدی و بە پلان و بە بەرنامە دانان هەیە بۆ ئەوەی بتوانین سەرجەم کێشەکان چارەسەر بکەین لەوانە نەبوونی بینایە نەبوونی نەخۆشخانەی پێویستە نەبوونی دکتۆرە نەبوونی پزیشکە کەمی بەشێک لە دەرمانەکانە ئێمە تەنانەت بە ڕێبەرایەتی تەندروستی گەرمیان خۆی بینای نییە ینی لەناو نەخۆشخانەی شەید شێرەی نەقیبدایە نەبوونی پزیشکی پسپۆڕە بۆ ژنان و مناڵبوون و خراپی پێداویستی بنکە و مەڵبەندە تەندروستیەکانە کۆنەی بیناکانی ئەوانە ینی ئەو کێشە و گرفتانی تەنانەت دەستێوەردانی حزبیە لە کەرتی تەندروستیەوە دەستێوەردانی حزبی لە کەرتی پەروەردە کێشە و گرفتەکان زۆر زۆرن ئێمە لە کۆی هەردوو کەرتەکەدا 48 راپۆرتمان لە ماوەی 2 ساڵدا بڵاو کردێتەوە سەرجەمی ماداوە بەلایەنە پەیوەندیدارەکان کە هیوامان خواستووە کە چارەسەری بکەن و بە بەردەوامی کۆبوونەوە و دانیشتمان لەگەڵیاندا هەیە. کاک ئەحمەد ئەگەر قسەیەکیش لەسەرەوە بکەی دەستێوەردانی حزبی لە کەرتی تەندروستی چۆنە و ئایا دەکرێت ئەگەر دەستێوەردانیش لە کەرتی تەندروستی بکرێ حزبی بێت دوزار خۆ دەبێ خزمەتکردن بێ بە کەرتەکە؟ بەڵێ بەداخەوە ئەو کەرتانەی کە کەرتی خزمەت گوزارین هاوشێوەی کەرتەکانی دیکە وەکو دەبینین و ئاشکرا ینی لە نێوان لە کاتی دابەشکردنی پۆستە حکوومیەکانە لە هەرێمی کوردستانە ئەوانش لە نێو حزبەکانە دابەشەکرێن بۆ نمونە وەزیری تەندروستی بە پشکی فڵانە حزبە بەڕێبەری گشتی بە پۆستی فڵانە حزبە بەڕێبەری پەروەردەی گەرمیان یاخود وەزارەتی پەروەردە یاخود ئەو پۆستانەی دیکە هاوشێوەی پۆستەکانی دیکە لە نێو حزبەکانە دابەشەکرێن ئەمەش ڕنگدانەوەی هەیە لە کەرتی تەندروستی و لە کەرتی پەروەردەشە لە گەرمیانە ئێمە ئەگەر من بە نمونەیەک باسی بکەم لە کابینەی پێشوودا کە وەزیری تەندروستی لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەسەر دانانی بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلار ناکۆکی هەبوو لە نێوان بەرپرسانی گۆڕان و یەکێتیە لە سنووری گەرمیان و دوجار بە بڕیاری وەزیر دەسەڵاتەکان شۆڕکرایەوە بۆ ئەوەی کە جێگری بەڕێوەبەری گشتی واژوو لەسەر دەست بەکاربوونی بەڕێوەبەری نەخۆشخانەی کەلار بکات کە ئەمەش سەلمێنەری ئەوەیە کە دەستێوەردانەکان بە شێوەیەکە کە گەیشتوتەوەی کە پێویستی بەوە بێ کە پێداچوونەوەی پێدا بکرێت و چیتر ئەو کەرتانی کە کەرتی خزمەتگوزاری و کەرتی خزمەتگوزارین بۆ هاوڵاتیان لە پشتکەنی حەزبی بە دوور بگیرێن. زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەد مەجید ڕۆژنامەنووس و سەرپەرشتیاری پرۆژەی یەکەی چاودێری حکوومەتی خۆجەی گەرمیان سپاس کە لە گەرمیانەوە لەگەڵمان بین. بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد بەرەگرین و تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر مەترسی مادە هۆشبەرەکان و چۆنێتی ڕوبەڕووبوونەوەیان. بێگومان مادە هۆشبەرەکان لە ئێستادا بۆ تەواوی وڵاتانی دنیا هەڕەشەیەکی جددی و لە پێشینە و مەترسیدارن. کێ ئەرکی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان ئەگرێتە بەر؟ هۆشیاری تاک و خێزان لە ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکاندا چییە و کامەیە و دەبێت چۆن بێت؟
لە زۆربەی وڵاتانە دەگوتێ حکومت و دەسەڵات هەمیشە ئەوە هیچ کە دەسەڵاتیەکەمە وەکو باوکی هاوڵاتیانیش دەناسرێ و حکومت باوکی جەماوەر و گەلە تا چەند باوک دەبێت دڵسۆزانە هەوڵدا بربەستێکی پۆڵاین لە بەردەم نەوەکان و مناڵەکانیدا بنێ لەو مەترسیانش کە دێنە وڵاتەکەیەوە کە ئێمە ئەمڕۆ گیرۆدەی دەستی مادەوەژبەرەکانی بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز هاوکار ڕەفیق سەرپەرشتیاری هەڵمەتی بەرەنگاربوونەوەی مادەوەژبەرەکانمان کردو مامۆستا هاوکار زۆر بەخێر بی سپاس بۆ ئامادەبوونیت بەهەر لە ناوی تەورەکەمانەوە دەست پێ بکەین چۆن ڕووبەڕووی مادەوەژبەرەکان بینەوە پاشی دەچینە سەر زیان و مەترسیەکانی مادەوەژبەرەکان ئەو پرسیارە تا ڕادەیەک زۆر گشتگیرە لە چونکە چەند ئاستێک گرێتەوە ئێمە بەرەنگاری مادەوەژبەرەکان بینەوە لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی کۆمەڵایەتی لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی دادوەری لە کۆی قومی لەسەر لەسەر ئەمنی قومی لە کۆی هەموو ئاستەکان لە ڕاستیدا هەموو ئاستانێک کە باسم کرد لە قەیراندایە ئەنی بە ڕۆلی خۆی هەڵناستی هەر لە خێزانەوە تۆ بیگرە ڕەنگە پەروەردەیەکی ئەکتیڤ و گونجاو نەبێت کاریگەری بێ لەسەر مناڵە دواتر بەلاڕێدا ئەڕوات و لە مەجای سیاسیە کە پلانێکی وردی استراتیژی نیە بۆ بەرەنگاربوونەوە لە مەجای یاسادانانە ئەو یاسایکیشی پێکری ساڵی 1965 بە باشی مامەڵە لەگەڵم مادەیە ناکە ئەو سەردەمی کەم یاسا دەرچووە کۆمەڵک مادی هۆشبەر بوونی نەبووە یان داتاکان بەم شێوازە نەبوون تەنانەت عێراق پاک بۆ لە بەکارهێنانی مادی هۆشبەرە لەسەر ئاستی دادوەریش سزاکان وەکو خۆیان جێبەجێ ناکرێن تێبینی هەیە لەسەر سزاکان لەسەر ئاستی سنوور یاخود بازگەکان تا ڕادەیەکی زۆر باش ئەنی ئامادەن بۆی کە مادی هۆشبەر دزە بکە بۆ ناوەرێمی کوردستان بە تایبەتی لە ئێرانەوە دەیان و سەدان هۆکاری دیکە هەیە کە وای کردو کە مادی هۆشبەر بە شوازێکی زۆر بەربڵاو تەشەنە بکە لەسەروی هەموویەوە بێکاری و بوونی بۆ شایەکەوا لە گەنجانەکە بەلا ڕێدا بڕۆن و دیسانەوە نەبوونی هۆشیاریکی تند بۆم بابەتە کە دەبێ لەسەر ئاستی پەروەردا لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی حکوومەت بە باشی و بەوردیشی لەسەر بگرێت چونکە بەڕاستی مەترسیەکە زۆر زۆر لەوە بڵاوترە کە باز دەکرێت زۆر باشە مامۆستا بە پێی ڕۆڵ بێت یارە ڕاستە سەرەتا هەم خێزان و لە ئاستە باڵەکەشا لەسەرەوە دەسەڵات ڕۆڵی سەرڕاستە بەڵام ئایا لەکوێوە دەست پێ بکەین ێستا مادە لەناو هەرێمدا هەیە بۆن لەناو کۆمەلگاکە ئێمە بەربڵاوە ئایا دەبێ دوجار لە ڕووی ئەمنی سنوورەکانەوە ئەمنیەتیان دەبێت لێرەوە دەست پێ بکەین یا هوشیاری تاک بێ لەوەی کە با مادەی هۆشبەریش هەبێ بەڵام بەکاری نهێنێت ڕاستە ڕاستی بەرپرسیارەتێک گەورەکە لە ئەستۆی حکوومەتە لە ئەستۆی پەرلەمانە لە ئەستۆی ناوەندی دەسەڵات و لایانی سیاسی ئێمە پێویستە پلانێکی استراتیژی زۆر وردا بندرێ ئەم بابەتە بە خەمێکی قوڵ ببیندرێ بابەتێکی زۆر زۆر سادە نیە بەڕاستی چیرۆکەکان زۆر زۆر دڵتەزێنن هەر لە قەزای ئەم کوردستانە لە قەزا هەبووە گەنج دایکی خۆی کوشتووە لە قەزایەکی تر هەبووە گەنج دەست درێژی سێکسی کردو دە سەرخۆشکی خۆی کە ئەم مادی هۆشبەرە پلکێشی کردووە بۆ ئەو مناڵی خۆی کوشتووە دوو لە ڕوویە بەرز دزی پێ کردووە تاوانی پێ کردووە دەیان و سەدان پەرچەکردداری دیکە کە لە هەموو بەهایەکی مرۆیی و ئەخلاقی ئەم کەسەی داماڵیوە بۆیە مەترسیەکە زۆر بەربڵاوە مادی هۆشبەر ئەگەر ساڵانی 2010 یاخود ساڵانی دیکە کە بە ڕێژێکی زۆر کەم هەبوو بێ گەر زیندانەکان 100 کەسی تیا بوو بێ ئێستا 2000 کەسی تیا ئێستا ساڵانە هەزاران کەسێکیرێ ئەگەر کیلۆیەک مادی هۆشبەر مانگانە دەستی بەسەراگیرا بێستا لە قەزای سۆران مانگانە 100 کیلۆ بەس هێرۆین دەستی بەسەراگیران 50 کیلۆ هێرۆین بەس لە بۆ سەیەکا دەستی بەسەراگیرێ حەبی ترامادۆڵ یاخود هەموو جۆرەکانی دیکەی کەپسول بە ملیۆنان دەستی بەسەراگیرێ بۆیە مەترسیەکە زۆر زۆر گەورەیە بەڕاستی و کاردانەوێکی زۆری هەبووە لە کۆمەڵگەدا دەوترێ بەکارهێنەرەکان یان ئالوودەبووەکان ڕێژەکەی 10,000 کەسە لە هەرێمی کوردستان وەکو داتای نافەرمی هەیە بەس من نتوانم بیسەلمێنم وتوانم بیسەلمێنم کە داتاکە زۆر لەوە زیاترە لە 40,000 کەس بەرەو ژوورتر و 50 تا 60,000 کەس لە ئالوودەبوو بەکارهێنەرمان هەیە کەواتە ئەو زەمینە سازی و یا ئەو فاکتەرانە چین کە تاکی ئێمە بەرەو ئالوودەبوون یان بوونە تاقیکردنەوە بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە بێ لەبەر کاتێکە کە 60,000 کەسمان هەبێت لە وڵاتامانە وایە زەمینەکە زۆر ئاسان و فاکتەرەکان ئاسان کە تاک هەم دەستی بگاتە مادەکە و هەم بۆ بەکارهێنانەکەشی ئاسوود دەبێت بەڕاستی ڕاستە بەردەستخستنی ئەم مادەیە بەداخەوە ئاسانە لەبەرەوەی ئێمە سنوورمان لەگەڵ دەوڵەتێکا هەیە کە ڕۆژانە لەم دەوڵەتەیە 5 بۆ 6 تەن مادی هۆشبەر ساغەکرێتەوە 6 میلیۆن کەس لە ناو دەوڵەتێکی خۆی ئالوودەیە کە ئێرانە وەم مادەیەش پەلکێژەکری بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو سنوورە شلی و شێوانێکی ئێمە هەمانە ئەمە هۆکارێکە بۆی کە بە ئاسانی بەردەست دەبێ هۆکارێکی دیکە نەبوونی هۆشیاریە گەنجەکان کە هۆشیاریان نیە دەربارەی ئەم بابەتە کە بازرگانە
دوو لە ڕێوە بێ ویژدانەکان دێنم گەنجانە هەڵە خەڵەتێنن دایان پاساوەدەن بەدەستەوە دایان درۆکەن کە گەنجەکان هەر خەڵەتێنن لە سەرکی ترینی ئەو پاساوە بێم نەمانە ئەوانەیە کاڵێ مادی هۆشبەر توانای سێکسیەم کەسە زیاد دەکات توانای بیرکردنەوەی زیاد دەکات هزرەکانی فراوانە بێ هێز و لیاقەی ئەبێت دەرمانی مادی هۆشبەرەکەنە دەرمانی حەودەردا بۆیە گەنجەکان تووشی ئەم لادانەیە بن و خاڵێکی دیکە کە منەمەوێ لەسەری وەستم ژینگەی نالەباری کافتریاکانە بەڕاستی لەناو کافتریاکانە بابەت گەلێک دەگوزارێکە نیشانەی پرسیارە ئەم مۆبایلەی من زیاتر لە دە بەکارێنەری مادی هۆشبەر پەیوەندیم هەیە لەگەڵیان کە نامەم بۆ نێرن و خۆشبەختانە کاریگەریمانە بووە لە سەریان کە باسی ئەم ژینگەنا لەبارەمان بۆ دەکەن کە لە کافتریاکانە هەیە لە ناو کافتریاکانە لەگە تووتنی نێرگە لە حەبی پاراستۆڵە سووتێنرێت لە بەشێک لە کافتریاکان و زانیانەنی کە ئێمە هەمانە تایگەری مەکسیکی کە لێوارەکەی خەولی مەدۆزیە کاریگەری لەسەر دەرونی ئەم گەنجە هەیە لە ڕووی کە مادی هۆشبەرەوە مادەیەکی خراپە کە تەسیری هەیە و دیسان و بەکارێنەریان مادی هۆشبەر لە ناو کافتریاکانە بە دوای کڕیاردا دەگەڕێن بابەتەکانیان بە بازار دەکەن مارکێتینەکەن بۆ مادی هۆشبەرەکانیان بۆیە تەسەورەکەم ئەمانە زۆر خراپن کاریگەریان هەیە لەسەر بەکارهێنەر هەم لە ڕووی هەرزانی نرخەوە هەم لە ڕووی باش دەستکەوتنەوە هەم لە ژینگەی نالەبار کە هەیە لە کوردستان و بێکاری کە هەیە وە خەمساردی حکوومەتیش بەڕاستی لەلایەکی ترە و بابەتەکە بە شازێکی زۆر لە تەشەنەدایە زۆر باشە ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە بە واقعی ببینرێت تەمان کاتێکە ناوەندەکانی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئاسایش و ئەمانە کە دەبینی کار و چالاکیان دەبینرێت زۆر جار دەبینی باندەکانیش دەستگیر هەر پێرە ئێوارە لە هەولێر باندێکی چوار کەسی دەستگیر بەڵام دوجاریش دەبینین وەک ئامارەکان جەنابتان شارەزایی و دیارە بە دۆناسیۆن و بنکۆڵی باشتان کردووە باز لە 40,000 و 60,000 خەڵک ئالوودەبوون بەڵام دەکرێت لە کاتێکە لە 2000کانی 2023 و 2004 دا ئەگەر کەس نەیدەزانی تلیاک چۆن و کامەیە و نابینە 26 نەبوو 8 نەبوو ئەمانە نەبوو ئایا چی وای کردووە یا ئەمری واقعی حکوومەت کە بەکردەوە جێبەجێ بکە هیچی کردووە کە نەی هەڵێ ئامارەکان زیاتر ببن ڕاستی ئەمە ناتوانین بڵێن حکوومەت هیچی نەکردووە ڕاستی ئەمە مەترسی ئەبینێت بەڵام پێویستە زیاتر بکە ناوەندەکانی بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان لەسەر ئاستی ئەسایش لە هەموو هەرێمی کوردستان شەو نەخۆنیان کردووە بەدادەچوونیشان کردووە هەمە هاریکاریشمان بوون و دیاتر بەردەوامیش لەگەڵمانان و لە ڕوبەڕووبوونەوەی وشیارن بەڵام ئەو ئەجیزە و مادانەی کە پیانە ئەو میکانیزمانی کە ڕەچاویەکەن بە باشی بەردەست نەخرا بۆ وانش ئەوانش گلەیان لە حکوومەتەیە دوو خاڵی گرنگ حکوومەت هەرێمی کوردستان پێویستە ئیشی لەسەر بکاکەمە ئومێدیشمان پێی هەیە دوو خاڵی زۆر گرنگ بەرجێبەجێکردنی یاسای ژمارە 50/2007 پەرلەمانی عێراقە کە جێگەی یاسای ژمارە 68 ساڵی 1965 بگرێتەوە ئەم یاسایە زۆر بەوردی باز لە بەرەنگاربوونەوەی مادی هۆشبەرەکە کەسێک وەسفی مادی هۆشبەر بکە زەرئی بکە بەکاری بهێنێت ساخی بکاتەوە زۆر بەباشی مامەڵەی لەگەڵەکە تەنانەت لیژنەیەکی باڵادانێ بۆ بەرەنگاربوونەوە کە سەرۆکی حکوومەت خۆی سەرپەرشتیەکە زۆر بەوردی و لە هەمووی گرنگترەوەی کە هەرێمی کوردستان وەکو خاڵی دۆمەی خەمەڕ و کە ئیشی لەسەر بکە ناوەندێکی چارەسەری ئالوودەبووان دامنێ بەداخەوەکە نییە سا من بەڕێزێک ئەم ماوەی تەلەفۆنی بۆ کردم ساڵێک ماوەی زیندانێکی تەواو کردووە کە لەسەر مادی هۆشبەر دەست بەسەر کراوە تەلەفۆنی بۆ کردم ئەڵێ من حەزەکەم مادی هۆشبەر بەکاربێنمەوە لە ڕووی جەستەی وەڵە پاک بوومەتەوە بەڵام لە ڕووی دەرونیەوە دەروونم داوایەکە ئەنی ئەگەر ناوەندێکی چارەسەری ئالوودەبوو هەبێ ئەم گەنجە دەتوانێت بە ژیان ئاژ بێتەوە و هەموو ئەو بەکارهێنەرانی کە بەکارهێنەری مادی هۆشبەرن سەیان نەوەتیان حەزەکەن لەم مادی قوتاریان بێ بەڵام پێویستە دەستیان بگیرێ پێویستە باوەشیان بۆ بکرێتەوە پێویستە گرنگیان پێ بدرێ و لە ناوەندێکی چارەسەر وەربگرن زۆر باشە گەر حکوومەتی ژنێکی و قسەی کۆتایی بازرگانەکانی توانن بیکەن وا سەرمایه‌دارەکان نەتوان ئەم ناوەندەدا بنێن بەڕاستی بەڵام زۆر جار دەگوترێ بە شێوەیەکی گشتی کاتێککە بازرگانیکردن بە ئەندامی جەستەی مرۆڤ یان مادەی بەسەرچوو یاشتی بەسەرچوو کۆمەڵە شتی دیکەمان هەن دەگوترێتەوە کۆمەڵێ خەڵکمان هەن لە ئاستی باڵایە چێژیان بوونەوە بوو چۆن لە ئاوی لێڵامەلەیەەکە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکات مادەی هۆشبەر ینی خواخوایەتی کەوا خەڵکێکی زۆرتر ئالوودە بێت کەوا بۆی ساغی بکاتەوە تا چەند بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە بەتابەت لە نێو چینی باڵای حکومڕانی هەرێمی کوردستانە یا لە ئاستی حیزبەکانە وای کردووە کە تەشەنە بسەنێ و ڕێژەی ئالوودەبووان ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون نابێت ئەنی مەبەستەوەی بازرگانەکان کەسانی سیاسین ئەگونجێ ینی ئەگەر تۆ حکوومەت ئەم هەموو ڕێکارە بگرێتە بەر چۆن ناتوانێت هاتنی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان بڕ بکە ڕاستی وایە بازرگانانی بواری مادەی هۆشبەر خەڵکێکی ئاسایی و بێ پشت و پەنابن ئەم پرسیارە لە زۆربەی زۆری بەرنامەکان ناکرێ بەڕاستی و گومانێکی زۆری شەیەمە گومانی شەقامی کوردیشە بەڕاستی ئەمە پیجێکمانەیە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بە ناوی کۆمەلگایەک بەمێ مادی هۆشبەر کە دروشمی هەڵمەتەکەشمان بووە
زۆربەی کۆمنتەکان ئەوەیە ئەڵێ ئەبێت بازرگانەکان کە حیزبیان لە پشتەوەیە دەست بەسەر بکەین ئەم گومانە هەیە بەڕاستی منیش بڕوام وایە بەڕێزیش بڕاتان وایە کە بازرگانەکان کەسانی ئاسایی نین بەشێک لە بازرگانەکان بۆیە پێویستە ئەمە ئیشی لەسەر بکرێ بەڕاستی گومان هەیە ئەگەر سیاسیەگا خود بۆ کەسێکی ناسرا و مادەی بەسەرچوو بێنێتە هەرێمی کوردستانەوە حەبی بەسەرچوو بێنێتە هەرێمی کوردستانەوە کە ئەمە ساغ بۆتەوە ئەی باشە بۆچی مادی هۆشبەر نایێنێ خۆ ئەمە شەرمادی هۆشبەرە خۆ برنجی بەسەرچووش کە ئێستا لە هەواڵەکان هەرمادی هۆشبەر هزار تەنکەر نەوت ئاودی و بکە بۆ شیاساییە کەشتی دیکەش بێنێتەوە لە وانە ناتوانم بۆ ڕەهایەوە بڵم بەڵام گومان هەیە بەڕاستی باست لە زیندانەکان زۆر جار تاکێک لەسەر شوێنی کارەکەی لە هەڵچوونێکی زۆرە چقۆیەک لە برادەرەکەدا لەوچێ زۆریش پەشیمان بێ و لە ژیانیشە کاروکردەوەیانەوە بەڵام لە شەڵتەر و چاکسازیەکانە ئەخرێتە پەنای کەسێک و کۆلەوەچێ لەگەڵ یا بازرگانی یا بەکارهێنەری مادەی هۆشبەر وە سەرنجام ئەمیش گیرۆدا بێ تا چەند پێویستە چاکسازی گەوران یا زیندانەکان و شەڵتەرەکان ببێتە نەگەوەی کەوا خەڵکی ئاسایی توش نەکا بەڵکو ببێتە هۆکاری دووبارە گەڕاندنەوە و هێنانەوە سەرشانەوەی ئەو کەسانی کە ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکە دەستخۆش ئەو نیم زانیاریم هەبێ زیندانی چاکسازی گەورانی هەم سلێمانی هەم هەولێر کەیسەکانیان جیا کردوێتەوە ماوەی چەند ساڵێکە بەکارهێنەری مادی هۆشبەر بازرگانی مادی هۆشبەر بەجیان تێکەڵ ناکرێن بە کەیسەکانی تر بەڵام لە ڕابردوودا هەبووە و زیندانەکان هەبووە کەسێک لەسەر سەرپێچی مادی هۆشبەر لەسەر سەرپێچی هاتوچۆ دەست بەسەر کراوە تووشی بەکارهێنەری مادی هۆشبەر بووە لە ناو زینداندا ئەم حاڵەتانە هەیە و هەبووە شەخصە بووە 7 جار بە مادی هۆشبەرەوە گیراوە 7 جار چۆتەوە بۆ زیندان ماوەکەی تاوا کردووە بۆی قسە جەوهرێکە ئەوەیە کە زیندان چارەسەری بەکارهێنەری مادی هۆشبەر ناکە زیندان لە بەکارهێنەری مادی هۆشبەر ماوەکەی ناو زیندانە تاواکە دیسانەوەگرێتەوە بۆ کۆمەڵگا یەکەم شەونا هەفتەی یەکەم هەفتەی دووەمە چێتەوە بەکارهێنەری مادەکە بەکارهێنێتەوە بۆیە گرنگە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەی و ئەم کەسە پاک بکرێتەوە و خاڵێکی دیکە گرنگە بەڕاستی بەکارهێنەرەکان زۆر کات هەڵە خەڵەتێنرێن توانین ئەو ڕاستیە بڵێن کەوان دەتوانین بڵین باز تاوانبارە سەرەکیەکان نین تاوانبارە سەرەکیەکان ئەو بازرگانانن کە هیچ وجدانێکیان نییە هەموو شتێکەکەن بۆ ساختکردنەوەی ئەم مادەی بۆی گیرفانیان پڕ بێ لە پارە ئیتر بیرنەوە ناکەنەوە مێشک و دەرونیان هەموو بەهایەک لە دەست بە بۆی ڕاستی دەبێت سزاکان تۆم بکرێن ئەوان لە سێدارە بترێننی سزاکان بەو شێوازە بێ بەکارهێنەرەکان دەستیان بگیرێ بیهێن بۆ ناوەندی چارەسەر وە کۆمەڵگاش ئاگای لە بەکارهێنەرەکان بێ بەڕاستی بەکارهێنەر 3 ساڵ سزا دەدرێ بەکارهێنەری مادەی هۆشبەر بەلایکەمەوە 3 ساڵ سزا دەدرێ بەڵام ڕەنگە گەر تۆ بتێوێت لە نەخۆشخانەیەکی دەرونی بە یاخۆ تایبەت بێ بە مادە هۆشبەرەکان چارەسەری پێ ڕەنگە بە 3 مانگ چارەسەر کاتە مانەوەی زیادەی لەو 3 مانگە لەو مەسروفاتی زیاتر لەوەی کە تۆ لە ناو پێدەچێت زیاتریش تۆم یانی تێوە بگلێ بە مادەکانی تریشەوە ئاشنا ببێت لە ناو گورتوخانەکاندا بەڵام بابینە سەر ناوچە جوگرافیەکانی هەرێمی کوردستان کەواقعی هەرێمی کوردستان و دەیبینین ڕۆژانە بۆچی بۆ نمونە سۆران حاڵەتەکانی زیاترە لە ناوچەکانی ترا دەبێت واتە لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تر چی واکە کە زیادبوونی مادەی هۆشبەرچە لە ڕووی بازرگانیەوە بێ یاخود لە ڕووی بەکارهێنانەوە بێ فەرق بکات ڕاستە بەداخەوە سۆران زۆرە بۆ حکمیەوەی کە ناوچەیەکی سنووریە و پانتایەکی بچووکی هەیە بێکاری تایدا بەربڵاوە و گەنجەکان یاخود کەسەکان بیر لەوەکەنەوە کە پەنابرن بۆم بابەتە ناوچە سنووریەکانی دیکەی شار باژێر بۆ هەمان شێواز پێنجێن بە هەمان شێواز بەکارهێنەرینیان بازرگانی مادی هۆشبەرن ژنگەی نالەباری کەرکووک کە حەبی ترامادۆڵ منبعەکەیەتی زۆر بەربڵاوە تەنانەت باز دەوەکرێت کە چەند کەیسێکەیە کەسانی سیاسی عێراقیشی تیا ساغ بۆتەوە ناو کەرکووکدا بەکارهێنەرن سلەیمانیش بە هەمان شێواز بەڵام ئەوەی کە بوونی هەیە هەرێمی کوردستان خەریتە هەرێمی کوردستان هەموو ناوچەیەک هەموو قەزایەک تەنانەت دەتوانم بڵم هەموو ناحەیەکیش بەکارهێنەری مادی هۆشبەری تایە لە ڕیزبەندیە هەولێر و سلێمانی 4ەم و 5ەمن لەسەر ئاستی پارێزگەکانی عێراق ڕێژەکە زۆر بەربڵاوە بەڕاستی بەس لە ماوەی ئەم هەژمانگەدا لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 230 کەس بە مادی هۆشبەر دەست بەسەر کراوە لەم ڕێژەیە 26 ئافرەت هەیە مناڵ هەیە لە سنووری دهۆک و زاخۆ و ئاکرێ 790 کەس لە ماوەی ئەم هەژمانگەدا بە مادی هۆشبەرەوە گیراوە نی جوگرافیایەکە ئەنی هەرێمی کوردستان لە هەموو شوێنێک بەکارهێنەر هەیە لە چەندە وڵاتانی دەوروبەر وەکو پلان یاخود وڵاتە تەنانەت نەک تەنها دەوروبەر ئێستا کاڵی نەڵێن ڕەنگە عێراق یاخود بڵێن
ئێران یا تورکیا وڵاتەکانی دیکە تەنان بە عەرەبیەکانشەوە دەیانەوێ هەرێم گیرۆدەی ئەم بە بکەن لە سایی بازرگانیکردنی هەندێک سەرمایه‌داری نێودەوڵەتی گەورەوە لە نمونە لە چەند مانگی ڕابردوو تا فلیمێک دروست دەکرێت لە یەکێ لە وڵاتە عەرەبیەکاندا لە فلیمەکە بەناڕاستەخۆ یەکێک کە لەناو فلیمەکەیە خۆی بە پەرلەمانتار و کاندیدی پەرلەمان لە پێشتر هونەرمەند دەبێ بەڵام دواتر دەبێتە پەرلەمانتار حەبی مادەی بێهۆشکار لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە بە حساب فیلمی سینەمایی دروست دەکاتە لە ناو فلیمەکەشات دێتە هەولێر کە دێتە هەولێر بانەکە بڵاو دەکاتەوە ئایا دەرێنانی ئەم فلیمانە لە دەرەوە تا چەندە تعبیرە لەوەی کە دێتە ناو هەولێرە و لە ڕێگەی فڕۆکەخانەی دەرەوە بە پێی فڕۆکەخانەی لە ناو فیلمەکەیە دەڵێت ئەمە دەرێنەرێکە سەرقاڵی دروستکردنی فیلمە بەڵام کاتێک کە دەیەوێت فیلمەکان و ئامێرەکانی دیبێنێت بۆ هەولێر مادەی هۆشبەریان تێدا حەشار دەدات ئایا ئەمە چیمان پێ دەڵێ کاتێکە وڵاتێکی بیان یاخود وڵاتێکی عەرەبی دێ فیلم لەسەر ئێمە دەردەکات کە چۆن مادەی هۆشبەر دێنێتە ناوەری کوردستانەوە بەداخەوە وەڵای ڕاستیەوە فیلم نییە واقعیشە فڕۆکەخانەی سلەیمانی هەولێریش مادەی هۆشبەری گواستۆتەوە بۆ دەرەوە ئەنی لە ڕێگەی کەسی تاوانبارەوە بازرگانەوە تا ئیتالیا ڕۆشتووە تا کەنەدا ڕۆشتووە تا ئەڵمانیانی هەوڵ دراوە کراوەتە ناو دۆشکی مناڵانەوە چوارچێوی ڕسمی پێ دروست کراوە دەیان و سەدان فێڵی تر قورئانی پیرۆزپەڕەکانی دەرهێنراوە حەبی ترامادۆڵی تێکراوە کۆتر بەکارهێنراوە بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر کۆتری نامەبەر دەیان و شێواز فێڵی تر هەیە قسەکە ئەوەی هەم مەتاری سلەیمانی هەم مەتاری هەولێر بەکارهێنراوە هەوڵ دراوە کە مادەی هۆشبەر بنێردێتە دەرەوە بە دیوێکی دیکەشە تەنیا ئێران نیا مادەی هۆشبەر بۆ ئێمە بنێرێ بەڵام بە ڕێژەیەکی زۆر ئەوەی نێرێ ڕێژەی نەوەت بەڕاستی بتوانم بڵێم بە سیستەماتیکیشی لەسەرەکە لە تورکیا شۆمادی هۆشبەر هاتووە بەڵێ وەکو بەڕێزت فەرمون لە دەوڵەتانی دیکە عەرەبی شۆمادی هۆشبەر هاتووە بەڵام خاڵە جەوهەرێکە ئەوەیە هەرێمی کوردستان ترانزیتی گواستنەوەی مادەی هۆشبەرە هەم بۆ دەوڵەتانی دراوسێ بۆ ئەوروپاش و هەم بۆ دەوڵەتانی خواروی عێراقیش بۆ پارێزگەکانی خواروی عێراقیش کەواتەم ترانزیتە تەنها نائاگایی بەرپرسانی وڵات نیشان نادا لە کاتێکا من و تۆ ئەمە بزانین معقول نییە بەرپرسانی باڵاش ئاگایان لە منەوێت کە بە ترانزیت لە شوێنێکەوە لە وڵاتێکەوە دێت هەرێمی کوردستان دەبێتە ڕێگەی ئەم ترانزیتە و دەچێت بۆ وڵاتێکی تر ئاگادارن بۆ خەم ساردن نازانم بەڵام من لەڵێمە ئومێدم بە حکومەتی هەرێمی کوردستانەوە ئیشیشان کردووە ئەوە نێمە ئاگادار بین لە پەرلەمانەوە لە هەوڵدان و لیژنەشیان پێکێناوە کە بە باشی بەرەگاری مادە هۆشبەرە بنەوە ئێمە 6 مانگیشمان لەسەر کردووە و ڕاپۆرتمان گەیاندەوە بە ئەوانیش لەگەڵیشان کۆبووینەتەوە گومێدەوارین و گەشتبینیشین کەیشی لەسەرەکەن زۆر ناوەندەکانی مادە هۆشبەرەکان زۆر یعنی گلەیان بەدەست نەبوونی یاسایەکی تۆکمە و ئیمکاناتی پێویستەوە ڕاستە تا چەندە پێویستمان بە یاسایەکی تۆکمەتر هەیە بۆی کە ڕوبەڕوویان ببینەوە پێویستی یاساکە زەرور نییە بەخەتەر جێبەجێکردنی یاساکە ئەنی مولزەمبوون بە جێبەجێکردنی یاساکە و ڕەحم نەکردن بە هیچ کەسێک سزادانێکی تند تا ئاسی سێدارە دانیش بۆی ئەم مادەیە پەلکێش بکرێەوە یاسای ژمارە 50 کە باسم کرد لە سەرتاوە زۆر گرنگە هەبێت لەو گرنگترەوەی جێبەجێ بۆ بەڕێز هاوکار سەرپەرشتیاری هەڵمەتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان سپاس ڕێستانی عەزیزم بەڵێ خۆشەویستان راپۆرتێک لەبارەی چارەسەرە پزیشکەکان لە نێو یاریگا وەرزشیەکان یا بۆ یاریکارە وەرزشیەکان ئامادەیە با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. بەهۆی گرنگی نەدان بە یەکێتیەکە و بوونی کەمترین پزیشکی وەرزشی وای کردووە کە پێکانی یاریزانان زۆر بێت و چارەسەریشی درەنگ بکەوێت ئەمەش بەرپرسانی وەرزشی پزیشکی سلێمانی ناچار کرد لە ڕێگەی کۆمەڵێک پزیشک و پسپۆڕ و مامۆستای زانکۆکانی کوردستان و بەغدا و مۆسکەوە دەیەوێت ڕێگا چارێکی خێرا بۆ ئەم جۆرە پێکانە وەرزشیانە بدۆزنەوە. یەکێتی پزیشکی وەرزشی سلەیمانی بە هەمانگی لەگەڵ ئەکادیمیای زانستی وەرزشی سعودیا خولێکی پزیشکی وەرزشی بۆ 6 پزیشک و مامۆستای زانکۆ و پسپۆڕی بوارەکە کردەوە. ئێمە وەک یەکێتی پزیشکی وەرزشی ئاماژمان ئەوە بوو ئێمە کەمکردنەوەی ئەو پێکانە وەرزشەکانی ڕوئەدەت لە هەموو یاریگەکانی سلێمانی و دەوروبەری یاریزان هەیە یاریزان زۆر باشە و زۆر یعنی سەرکەوتووە بەڵام بە یەک پێکانە دوورکەوێت لە یاری ئەمەش شتێکی خراپە بۆ ئێمە لەبەر ئەم یاریزانە چەند ساڵێک تا ئامادەکاری بۆ کراوە تا گەیشتە ئەو قۆناغە زەحمەتە بە یەک پێکانە دوورکەوێت لە یاری و لە هەموو لەو نادیکە وامان کردووە خەڵکمان هیناوە خەڵکمان هەیە زۆر سەرکەوتون ئەم خەڵکانە دێن باسی خۆپاراستن لە پێکانەکە یەکەم جار خولەکە تایبەت بوو بە چۆنێتی ڕوودانی پێکانە وەرزشیەکانی یاریزانان لە یاریگاکاندا و خێرا چارەسەرکردنی بە شێوەیەکی زانستی و سەردەمیانە
بەڵام ئەوەی نیگەرانی لای بەشداربووان دروست کرده بوو تەنها ئامادەبوونی یەک پزیشکی وەرزشی یانەکانی شاری سلێمانی بوو لە خولەکەدا. لە زۆر ضرور بوو بە تایبەت بۆ پزیشکیانەکان و هەم بۆ هەموو ڕاهێنەرانی کوردستانیش و ئەیانتوانی یاریزانیش بەشداریگە کە زۆر زانیاری نوێتیایە لەسەر پێکانە وەرزشیەکان لەسەر چۆنێتی تاهیلکردنی یاریزان و گەڕانەوەی بۆ ناو یاریگاکان و چۆنێتی خۆپاراستن لە پێکانی وەرزشی و بە تایبەتی ڕاهێنەر و پزیشکیانەکان ئەوایە ئامادەبوونە ئیسفادەیەکی زۆر گەورەیان لێ کرد. مامۆستایەکی کوردی زانکۆی مۆسکۆش کە ماڵۆی 5 ساڵەوانە دەڵێتەوە باز لە مەترسێکی گەورە دەکات لەلایەن پزیشکەکانەوە لەسەر چارەسەرکردنی جۆری پێکانە وەرزشیەکان کە لە یەکەم هەنگاویاندا پەنا بۆ نەشتەگەری دەبن ئەوەش بەکارێکی زۆر خراپ وەسف دەکات و هۆکارەکەشی بۆ نەبوونی لێپرسینەوە دەگەڕێنێتەوە. جوازی لە دەرەوە زی بەزی عملی ناکە عملی آخر حەلە لە مجتەمەعێمە مەخابن عملی حەلەیەکەمە ئەوە مشکلەیە. پزیشکی وەرزشی لە هەرێمی کوردستان دەبێت بگێتە حەدێکی و هەمی تشتا ئەم دیکەن ئەخیری ئەم دەچنە عملی تشتی دووەمژی عملی هەگەر هاتەکردن لازمە تەهیلێکی دروست بێ بەرنامجێکی تەواو هەتا نەزبریتە مەلعەب. I'm first time in conference like this in Iraq in Kurdistan. من یەکەم جارمە بەشداری لەم جۆرە خولانە دەکەم کە لە کوردستان ئەنجام دەدرێت. تایبەت بە پزیشکی وەرزشی هیوادارم لەم جۆرە خولانە لە پارێزگاکانی هەولێر و دووەکیش ئەنجام بدرێت. سپاس بۆ ڕێخەرانی ئەم خولە بەکردنەوەی ئەم خولە کە زۆر گرنگی هەیە بۆ پزیشکی وەرزشی لە کوردستان. بەهۆی پێکانی زۆری یاریزانان و کەمی پزیشکی وەرزشی لە کوردستان بەناچاری یاریزانان بۆ زوو چارەسەرکردنیان پەنا دەبەنە بەر وڵاتانی دراوسێ و بۆ نەشتەگەریکردنی شوێنی پێکانەکانیان بەپێی ئەو ئامارەی دەستپان کەوتووە لە زۆربەی ئەو نەشتەگەریانەی بۆ یاریزانان کراوە لە 50 زیاتری سەرکەوتوو نەبووە. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. تەوەری سێمی بەرنامەکەمان تایبەتە بە وەرزشکاران بۆیە دانیشن بە دیارم تەوەرە بۆی کە بزانینە و گرفتە تەندروستیانەی بە تایبەتی پێکانەکان لەناو گۆڕەپانەکانی وەرزشدا کە ڕوو دەدەن چۆن دەبێت چارەسەریان وەرگرین بە تایبەتی ئەو جۆرە پێکانەی کە ئێستا بەشێکی زۆر لە یاریچەکانی هەرێم بە تایبەتی کە ئەڵێن ساحەی تاتان هاتوویدی ئەم نەخۆشیە زیاتر سەری هەڵداوەیان جۆرە پێکانە سوڕانی ئەژنۆیە کە زۆرێک لە یاریزانان گیرۆدەی بوون لەم تەوەرەیە لەگەڵ پزیشکێکی وەرزشی تایبەت قسە و گفتوگۆ لەسەر پێکانەکانی ناو گۆڕەپانە وەرزشیەکان دەکەن کە ویش زۆر بەڕێز دکتۆر هەلمی سابیر سعید پزیشکی وەرزشیە دکتۆر گیان بەخێر بێ زۆر سپاس بۆ ئەگەر لێەوە دەست پێ بکەین دکتۆر لە سوڕانی بەهار ئەژنەوە دەست پێ بکەین تا چۆندە زۆری لە یاریزانان باوەڕیان وایمە بەهۆی تاتانە بچووەکانەوە یەکە هاتووە یا با بڵێن سوڕانی ئەژنۆ لە چیا دروستە بێ بۆ یاریزان تووشی سوڕانی ئەژنۆ بێت. بەڵێ خۆی ئێمە لە پێشابچینە سەر ئەوەی کە هۆکارەکان چییە هۆکارەکان زۆرن هۆکارەکان تۆ لێرەدا بڵین باسی ساحەی تارتانەکەی ساحەی تارتانەکە ئەم یاریگایانە هەمووی بە کرێە نیو سەعاتە یا 45 دقیقە سەعاتە ئەو یاریزانانە بە هیچ شێوەیە خۆگەرمکردنیان نییە ئەچێ خۆی ئەگۆڕێ خۆی حازرەکە یەکسەر ئەچێتە ساحەکەەوە بەبێ ئەوەی خۆگەرمکردنی هەبێ خۆ ئامادەکردنی هەبێ ماسولکە و لەشی بکرێتەوانەیە عەزەڵەکانی جسمی بکرێتەوانێ یەکسەر ئەچێ یاڕاکە شود لە تۆپەکاڵەیە ئەبێتە هۆی فەتح و ئەبێتەوە جاری وایە ئەم ئەژنۆیە بە زۆری ئەوێ بۆ گەرمکردن هەتا بم عەزەڵەکانەوانێک کە گەرمێکە دوای ئەو لەسەر ساردی ئەچێ شودلیا ئیتر ئەمە سەبەبی ڕئیسی پێکانە وەرزشەکان دروستەکە. سەبەبی دووهەم نەگونجاندنی یاریگاکان هیچی بە پێی ستاندەری نێودەوڵەتی نییە یاریگامان هەیە بە پێی قانونی ئەسەوە چەند بێت چەند مەتر پانی و درێژی بێ ئەمانە هیچی بە پێی ستاندەر دروست نەکراوە ئەمەش سەبەبی دووەمە. هۆکاری سێمیش ئەو ڕاهێنەرایی بە شێوەیەشی ئەکادیمی زانستی تەدریبیان باتێ ئەمەش ئەبێ ئەو ڕاهێنەرە دەورەیەشی بینی بە یاخۆ شاهادەی هەبێ یاخود پسپۆر بێ لە باری ڕاهێنەرایەتەوە ئەمانە هۆی هۆکاری سەرەشی پێکان وەرزشەکان لەسەر گۆڕەپان باست کرد ڕابردوو ئەگەر تاتان وایە تاتان یا چیمەنێکی زۆر تەبیعی و سروشتی بوو یاخود خۆڵ بوو ئەم حاڵەتانە کەمتر بوون لەوەی کە ئێستا تاتانێکی جوانیان بۆ ڕاخستوین و نەرمونیان و لە چاو ڕابردوودا بەڵام حاڵەتەکانی بۆ نە سوڕان و پێکانەکان زیاترن.
خۆی زیاتر پێکان وەرزشەکان دروستەکە لەبەرەوەی ئەو تارتانە زۆر نەرم نییە یاخود ڕقا یاریزانمان هەیە زیاتر تووشی فەقەراتە بێ تووشی ئینزیلاقە بێ دوای ئەوە بە ئەدنا بەرکەوتنێک لە هۆشخۆچوون دروستە بێ پێم وابێ لە 6 مانگی ڕابردوودا لە هەولێر یاریزانێکمان هەر تووشی زمان هەڵگەڕانەوە بەرکەوتەی جیازی عەسەبی بوو وەفاتی کرد خوا لێی خۆش بێ دوای ئەوە ئێستر ئێمە هەموو شتەکانمان هەیە بەڕاستی یعنی هۆکارێکی کە لە ئەوانەی کە پێکانەکان دروستەکان نەبوونی یاریگایەکی ستاندەرە ئەمە زۆر ئەساسە پێکانەکانی ترچین ئەوانەی کە ڕوەدەن پێکانەکانی تر على الأكثر زیاتر ئێستا بڵین کە باوبێکە ئێمە خۆمان پێی ئاشنانەوە بێتین بەلعەلیسان زمان هەڵگەڕانەوە زمان هەڵگەڕانەوەکە لە بەرکەوتەی جیهازی عەسەبی دروستە بێ بەرکەوتەی جیهازی عەسەبی فقدان زاکرە ڕوئایتر لە هۆشخۆچوون وعید نامێنێ بەرامبەرەوە زمانیش چیە زمانی ژێشەکە لە عەزەڵەکان بە هەست و ویستی خۆت ئیشی پێ ئەکری یارمەتی دەری خۆراک و هەناسە و قسەکردنە بەو بەرکەوتەی کە بەر جیهازی عەسەبی ئەکەوێ هۆشی خۆی نامێنێ ئەو ماسوولکەیە خاوێتەوە ئاو ئەچێت هەر ڕۆک تەوافێک ئەچێتە بەردەمی بۆری هەوا دوای ئەوە ئێستا حەزمانە کرد بە عەمەلێکەش هەوا بە عەمەلێکەش ئیشەکەمان تیاب کردایە انشاءالله ئەگەر خوا دەرفەت با بۆ کاتێککە دوای ئەوە کە تۆ نزیکترین کەس کە ئەچێتە سەر یاریزانەکە یاریزانەکە بڵین سەری ئاوا تۆ بە تەنها بەم سێ پەنجەیە ئەمەی ئاوا لەکەی بۆی ئەو ملە ئاوا کە کەوتووە لەسەر یاریگاکە بەم سێ پەنجەیە ئەمە ئاوا چەناگەی بەرزکەرانێ دەستێکیش لە ناوچوانی ئاوا دەستێک بۆ ناوچوانە سێ پەنجە بۆ ئێرە ئاوا ئیتر وەک تەوافە زمانەکە بەر ئەبێ هەوا ئەچێتەوە بۆ بۆری هەواکان کەواتە فریاگوزاری سەرەتایی ڕۆڵی هەیە لە ڕزگارکردنی گیانی ئەم یاریزانە بێگومان ئەگەر هەتا چارەسەرسازی فێرقەکەش نەگاتە سەری وا پێویستەکان نزیکترین یاریزانی هاوڕێ نزیکترینی تر فەرق ناکات لە تیپی بەرامبەر بە تیپی خۆیان بێ نزیکترین کەس لەو حاڵەتەوە بۆیە ئێستا بڵین مەدرسەیەک ئەکرێتوانێت کە لە هەموو وڵاتانی ئەوروپا یاریزانەکانیش ئەو دەورەیان پێبینن هەموو یاریزانەکان ئەو فۆرم و هی بڵێن هی لەش ساخی و بەدەن ساخی و ئەمانیان بۆ پڕ ئەکرێتوانێت لە یەکێتی پزیشکەکان کاتە کاکتۆر زۆر جار یاریزانەکان لەو حاڵەتی کە دەبینی دەسەکاتە ناودەمیەوە یاخود هەیە هەر ئەسڵەن هوشیاری نێوازانەیە بێهۆشە پیاەکێش یا ئاوی بەسەردا دەکات تا چۆندە لە گۆڕەپانەکانی ئێمە ئەم هوشیاریەیە وەکو فریاگوزاری سەرەتاییەکان کاگریا زاماژێ پێکرد دەدێت بە یاریزانەکان چۆن لە هەندێک شوێن دەوترێت دەبێت هەموو کارمەندانی ئەم بەشە ئەم جۆرە ڕێنمایە تایبەتانەی بە حاڵەتی فریاگوزاری فێر ببن ئایا ئەمەش وەکو یاریزانان واجب دەکرێت کە دەبێت فێری ئەم جۆرە حاڵەتە فریاگوزاریانە بن بۆ هاوڕێکانیان بەڵێ ئێمە سپاس بەخوای گەورە لە ماوەی 4-5 ساڵی ڕابردوودا 4-5 خولی باشمان کردوتەوانێ هەر مامۆستای دەرەوەی وڵاتیشی تیا بووە ئێستا بڵین لەم ماوەیە پێنجشەمە و جومعەی ڕابردوو جومعە و شەمەی ڕابردوو دەورێکمان کردوانێ هەتا یاریدەدەری پرۆفیسۆرمان هەبوو پرۆفیسۆری دکتۆرمان هەبوو مامۆستامان هەبوو ئۆکرانی بۆ مامۆستامان هەبوو ڕۆسی بۆ مامۆستامان هەبوو لە یەکێتی پزیشکی ئاسیاوی خەڵکی سعودیە ئەمە مەحازری و تۆتەوانێت بە هەموو پێکانەکان نەک هەر لەسەر ئەوەی زمان و بەرئەلیسانەکە بە هەموو پێکانە وەرزشەکان ئێمە ئەو دەورانەمان کردو بەڵام زۆر بەداخەوە ئێمە یانەکانی خۆمان زیاتر هاوکاریمان ناکەن یاخود بەشداری ناکەن یاخود ئەو وایان ناوێت کە ئێمە بە شێوەیەشی زانستی و ئەکادیمی و سەردەمیانە چارەسەری ئیسعاف ئەوەلی لە یاریگەکانە بکرێت بە ڕێژەیەکی زۆر کەم بەشداریان کرد لە ناو شاری سلێمانیە ئمە هەتا لە کەرکووکەوە بەشدارمان هەبووە لە کەربەلا بەشداربوومان هەبووە لە بەسرا بەشداربوومان هەبووە بۆ ئەو دەورەیە و ئەو شەهادەی کە دراوە بە بەشداربوانی ئەو دەورەیە شەهادەیەکی باوەڕ پێکراوە بووە شەهادەکە ئەو نییە هەر لەسەر چارچەوەیەک ناوەکەی بنووسیت و مۆرێکی لێ شەهادەکە کۆدێکی تایبەتی ئەو خولەی لەسرە هەر کۆدە ینی ئەو کۆدە تایبەتە بەو شەخصە مەترسیەکانی ترچین کە ڕوبەڕووی یاریزانە بنەوە زۆر جار حاڵەتە هەناویەکان یان بە نەوشتانی کە تایبەتن بە دڵ و
بە جۆرە لە جۆرەکان دڵە کوتێ و نازان وەستانی دڵ و کۆمەڵێ حاڵەتی تری مەترسیدارمان هەن کە زۆرجار یاریزان ڕوبەڕوویانە بێتەوە کامانن و چۆن ئێمە بیان ناسینەوە چارەسەرێکی یا فریاگوزاریەکی سەرەتاییان بۆ بەڵێ ئەو پرسیارە لە جێی خۆیان دەسە خۆش بێ ئێمە لە یەشێتی پزیشکی وەرزشی ئەو اقتراحەمان کردو بۆ لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان کە هەموو یاریزانێک فایلێکی لەو یەشێتی پزیشکیە هەبێ تۆ چۆن یەکێک تاعین ئەبێ ئەینێرن بۆ فەحسی خوێن بۆ گروپی خوێن بۆ فەحسی ئەشیعە بۆ فەحسی ڤایرۆسەکان ئەمانەوە پێویستەکە ئێمە من کاتی وابزەم 96 پێ بڵم 96 ئێمە یاریزانێکمان لە نێو یاریگایە لە هۆش خۆی چوو دوای ئەوەی کە بردمانە خەستەخانە حساتوینەکەمان کرد و ئێمە ئاڕای و ئەشیعەمان بەکردیە گورچی لێ هەبوو گورچی لە کەش کە تووشی پێکان بوو ئیتر تۆزێ قورسە بێ بۆ شتێک بۆیە وەک ئەوەی کە تاعین ئەبێت لازمە هەموو یاریزانێک فایلێک و فەحس و ئەوەلیاتێکی لە فایلێکی خۆیان هەبێت کە بۆی کاکە یاریزان هەیە باشترین یاریزانە جسم و جەسەدی ڕێ پێ نایە کە یاری بکە لەوانەیە گورچی لێ هەبێت لەوانەیە کیسی سەر سنگی هەبێت لەوانەیە ئەنوا ئەو ئەشکال لەم شتە خۆرسکیانەمان هەیە زۆر باشە کاکتۆر زۆر جار نادیەکان ڕەنگە دکتۆرێک هەبێ خەمیان بخوا بەڵام لە گۆڕەپانی شار و شارچەکانی دیکەیە ئاساییە هۆکارەکانی پێکان بدۆزینەوە ڕەنگە خراپی ڕێکەوە گۆڕەپانەکان بە یاخۆت ئەوە بێ کە کاکی یاریچی پێشتر خۆی گەرم ناکات بۆ یاریەکە و ڕەنگە دوجاریش ئاسان بێت جۆری پێکانەکەی بدۆزینەوە ڕەنگە پچڕانی سەلیب یاخود ڕیباتەکانی بێ بەڵام وەرگرتنی چارەسەر زۆر ئەساسە لەوەی کە جارێکی ترم کەسە چۆن بتوانێت بگەڕێتەوە ناو گۆڕەپان زۆر جار دەبینی ئەژنۆی سوڕاوە بەڵام دووسێن نەشتەرگەری کردووە کاکەیەک بەڵام دووبارە هەر سیر دەکەی دەشە لێ نەتوانێت بێتەوە ناو گۆڕەپانەکان یاری بکاتەوە ئاستی چاوەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ ئەم جۆرە پێکانانە لە هەرێمی کوردستانە چۆنە بە تایبەتی ئێستا زۆرێک لە یاریچیە مەحالیەکان پەنا بۆ ئێران دەبن بۆ نەشتەرگەریکردن بەڵێ وڵڵاهی خۆی ئێمە وامان بە باشزانی کە سنتەرێکمانە بێت سنتەرێکی تایبەتمان هەبێ لە ئەقل هەر بە 2 محافەزە بە 3 محافەزە سنتەرێکی چارەسەری پزیشکی وەرزشیمان هەبێ ئێمە ئەو تەڵەبیاتەمان کردووە وعدەیشیان پێیان تا ئێستای ترەوە چاوەڕێی حکوومەتی هەرێمین کە سنتەرێکی پزیشکی تایبەت بە وەرزشکارانمان بۆ بکاتەوانێ وەک تاران ئێستا لە تاران سنتەرێک هەیە تایبەتە بەس بە وەرزش لە سوید یەک خەستەخانە هەیە بەس تایبەتە بە پێکانە وەرزشەکان ئێمەش داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەڵکو سنتەرێکی پزیشکی وەرزشیمان بۆ بکاتەوە پێکات بێت لە بازێ پرۆفیسۆر و دکتۆری بەڕێزی ئەو بوارانە جیازیان هەیە پزیشکێکی تایبەت بە پێکانە وەرزشیەکان لەگەڵ پزیشکێک کە تایبەت بێ بە ئێسک و شکاوی و ئەمانە بەڵێ جیاوازیشی ئەو توی نییە بەڵام ئەوەی کە خیبرەی زیاتر لە هی پێکانە وەرزشەکان هەیە جایە لەوەی کە بڵێن بە حادیسەی سارە یاخود ئەمەشکاوی یاخود شتێکیکایە بەڵێ هی وەرزشکارەکان جاری وایە پەنا بۆ عەمەلیات نابرێت بە عیلاج تەبیعی چاکە بێ یاخود هەر بە دەرمانی بۆ بەکار نایێنێ بە عیلاج تەبیعی یاخود بە نازوورێ ئەمانی بۆ چارەسەرەکرێت زۆر جار لێرە کە دەچیتە لایەوە پزیشکە غێرە وەرزشیانە یەکسەر زۆر جار بڕیاری نەشتەرگەریت بۆ دەدەن بەڵام ئایا کاکەیە کە ڕەنگەوە کاماژەم پێکرد لە نەشتەر لە ناو نادیەکاندا نەبێت چۆن بڕیار بدا بۆ چارەسەرکردنی بەڵێ ئێمە لە نێو یاریگایە سەر سازشی یاریزانەکان ئێمە کە ئەچین جارێ لە پێشا ئیسعاف ئەوەلی بۆکەی ئیسعاف ئەوەلێکە تۆ بڵین بەرقاچی کەوتۆ یا بەر ئەژنۆی کەوتۆ تۆ ئەم ئەژنۆیە کە ئەیکەیتە سەر مەستەبەکە ئەبێ زۆر بە وریایی و چالاشی و زانستیانە هەڵسوکەوت لەگەڵ هەڵگرتنی ئەو یاریزانە بکەیت لەبەرەوەی شکابێت تۆ لە پڕ ئاوە دەستی ئەیتێ لەوانەیە تووشی نەزیفیکەی لەوانەیە ئەو یەسقانی کەشکاوە بەردەمارێ بکەوێت دەمارەکە بقرتێت تووشی نەزیف بێ شینبوونەوەیشی ئاوساویەشی زۆر دروست بێ بەڵام وا باشترە بە شێوەیەکی زانستیانە بەم دوو دەسە یاخود ئەو دوو براییم کە مەستەفەکە هەڵەگرێ ئاوا بە جوانی هەڵیگرن بۆی ئەگەر شکاویشی تیا بوو تۆ زەرری زیاتری پێ نەگەیەنی زیاتر ئەم معلوماتانە هەندێک حاڵەت هەیە دەبینی لە گۆڕەپانەکانە پمپێک بەکاردێنێن یاخود پزیشکەکان یاخود سەواڵێکی وردەخەنە سەر شوێنێک کە ئازاری پێگەشت و ئەم دوو حاڵەتی کە دەبینین چۆن بەڵێ ساردکەرەوەکەت خۆی ئەو جیسمە گەرمە لە ئینەکە ئەو پێکانەی کە تووشی ئەوێ ئەگەر هۆی دەمار قرتان یاخود سەلیب قرتان یاخود شتێ هێن بێ ئەو سەهۆڵ و کۆڵ سپرایی کە بەکاری ئەهێنی تەنها لە بەرەوەی تۆزە نەزیفەکەت کەمەکاتەوە ئاوساوەکەت کەمەکاتوانێ
تا ئەیگەێنیتە دەروانێ بۆ چارەسەریشی تایبەتی خۆی. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر حەلمی سابیر پزیشکی وەرزشیکە لە تەوەری سێمی بەرنامەی پەیامی زۆر سپاس بەڵێ خۆشەویستان لەگەڵ هاوکارم کاک جەلال کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژێنە بە ئومێدیەوەی کەوە سوود و چێژ و زانیاریتان لە کۆی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان بینی بێتا بە یەگەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ.